شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ ئەردومانی بناری سنووری ناحەی سیدەکانیان کرد. پامنێری پەیام لە سۆران ئەوەی گواستەوە فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە بیانووی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ ئەردومانی سنووری گوندەکانی خنێرە و لۆلان و سنین و لیری ئاڵایان لە سنووری ناحەی سیدەکان لە دەفەری برادۆستی سەر بە قەزای سۆرانیان بۆردومان کردووە. ئەوەشی گواستەوە بەردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا سەر ڕای زیان گەیاندن بە ژینگەی ناوچەکە ترس و دڵەڕاوکەی لای دانیشتوانی گوندەکان دروست کردووە. وەردومانی ناوچە سنووریەکانی قەزای سۆران لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە بە شێوەیەکی بەردەوام زیانێکی زۆری مادی بە دانیشتوانی ناوچەکە گەیاندووە و بەشێک لەوانەش ناچار بوون ماڵەکانیان جێبێڵن.